شتێکیشتان بیرە خەمە برانی بەڕێزی من، خوشکانی بەڕێزی من، ئەو مقتدا سەدرەی کە ئێستا ڕەقەمی قورسی معادلەی نێودەوڵەتیە لە عێراقە، ئەو معادلە قورسە، ئەو ڕەقەمە قورسەی کە لە نێوانی ئێران و ئەمریکایە. ئێران و ئەمریکا هەردووچیان ڕەفزیانە کرد و دژی وەستا بوونەوە، ئەویش لە هەمان کاتە دژی هەردووچیان وەستا بوو. مقتدا سەدر لە 11 ساڵیە 3 بێوە ژنی کەوتە سەر، دایکی و خوشکی و پووری. تەحملی ئەو خانەوادەیەشی کردو وەکو پیاوێکی ڕەشید ڕەمزی ماڵەکەی هەر هەڵگرتەوە. لەو سەردەمەی کە دەرکەوت هێشتا تەمەنی نەبوو بوو بە 30. هەردوو تەرەف ئەمریکایەکان و ئێرانیەکان و ئێرانیزمەکانیش گاڵتەیان پێ کرد و ناویان نابوو سەماحەتی ئەتاری. ئەوە هەر ئێستا سەماحەتی ئەتاریەکەیە کە گەیشتۆتە ئەو مستەوایە. ئەبێ ئەوە بزانی لە سەرەتاوە دوژمنەکانت گاڵتەت پێەکەن، دوایی هەست پێەکەن کە وجودێکت هەیە حسابت بۆکەن، سێمە کەونە مساوەمە لەگەڵتا، چوارەم لەگەڵت ڕێگەکەون. بەڵام لە یەکەم خەتوە نایەن بۆ خەتوەی چوارەم. سەیری کەنێسە چۆن پێگەیشت؟ یەکەم یەک قیادە، یەک ئاڕاستەی خۆی، تەوجیهێکیەدا جێشی مەهدی دروستە بوو، تەوجیهێکیەدا چەکیان دانا، تەوجیهێکیدا سەرای سەلام دروست بوو، تەوجیهێکیدا بوونەوە بە مەدەنی. ئەوانەی لە دەوروبەرین وەکو ڕاوێژکار و وەکو منەفیز بەدەیان کەسی تایە تەمەنی 2 ئەوەندەی خۆیەتی، بەڵام پێیان شەرم نییە کە تەوجیهەکە لە وەرەگرن. هەموو شتەکانیشان بە مشاوەراکەن و دوای ڕەیەکە دەنەوە دەست ئەو. یەک سەرەتوانێ ئاڕاستە بکە کە بوو بە 2 سەرە بێ بە چێشمە چێشم و شەڕەپاڵ. دووهەم ئەو هێزە، ئەو کادرانەی کە لە دەوروبەری ئەو بوون، ئاڕاستی ئەو هەموو مەحرومەیان کرد و هێنان بۆ خەتی مقتدا سەدر. ئەو هەموو مەحرومەی کە لە مەدینە ثەورە یان لە مەدینەت السەدر کە ناوڕا دواییتر کە پێیانوت مەدینەت سەدام، 2 ملیۆن خەڵکی مەحروم هەبوو، بوو بە گەورەترین قەڵای مقتدا سەدر. ئەهلی ئێمە هەموو مەحرومن، ئێمە ساڵەهای ساڵ ئەم زوڵمەمان لێکرێ، پێویستە ئاور بدەینەوە لەسەر ئەوەی کە مەزلومەکان کۆبینەوە، مەحرومەکان جارێکی تر و زەمان بخێنەوە گەڕ و زیت بینەوە وریا بینەوە بینەوە پێشێ بۆی نەهێڵین ئەوەندەی تر تەعادامان لێ بکرێ و سنوورمان ببەزێنرێ و مافەکانمان پێشێل بکرێ.